ئەو ئاڵۆزێکی ئێستا لە زیینی وەرتێ دروست بۆ بەداخەوە هەمومانی نیگەران و ناڕەحەت کردووە. گومانی تێدا نییە کە سەرەتا کێشێکی ئیداری بوو بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە هەموو بازگەکان تونند و تۆڵتر کران و هاتوچۆ بینی شارەکان ڕاوەستا. بەداخەوە دوای ئەوە بەهۆی ئەوەی کە هێزەکان جوڵەندران و هێزێک ڕۆشت و هێزێک تریان هێنا تۆزێ ناکۆکی سیاسی کەوتە ناو وەزعەکەوە. دوای ئەوەی کە تۆبارانیش کرا لەلایەن ئێرانەوە لەلایەن تورکیاوە قەسف کرا، ئێمە لە پەرلەمانی عێراق تداخلی ئەو کێشەیەمان کردووە، بەیاننامەمان دەرکردووە هەموو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەموو لجنەی علاقاتی خارجی و هەمیش وەکو پەرلەمان وەکو سەرۆکاتی پەرلەمانی عێراق ئیدانەی ئەو کارەمان کردووە و داوامان لە حکوومەتی عێراق کردووە کە بەزوویی بێتە سەرخەت و ئەو تداخل خارجیانە ڕاگرێت، چکە پێشەلکردنی سیادی خاکی عێراقا و بەداخەوە کە لە چەند شوێنێکی تریش قەسف بۆمبارانکردنی تورکیا هەبوو ئەو ماوەی پێشووتر و ڕۆژانە بەداخەوە لێرو لەوێ بەردەوام هەیە قەسفی تورکیا بە بیانی بوونی هێزەکانی پەکەکە لەو سنوورانە. بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داوامان کردووە کە بە هیچ شێوەیەک ئەمە سەر نەکێشێ بۆ شەڕی ناوخۆ بۆ دوو ئیدارایی یا بۆ کوشتنی هاوڵاتیان جارێکی تر، چکە هاوڵاتیانی هەرێم هیلاکن، بەرگەی ئەو هەموو قەیرانەیەک بە دوایەکە ناگرن، قەیرانی داعش، شەڕی داعش و قەیرانی وەزعی اقتصادی و قەیرانی ئەو هەموو سیاسی ناجێگیری کە لە عێراقدایە و قەیرانی کۆرۆنا، جارێکی تریش قەیرانی شەڕی ناوخۆ و پێکدادانی ناوخۆی هێزە کوردیەکان بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرگەی ئەو حاڵەتە ناگرن. بۆیە ئێمە هەمووەکو پەرلەمانتاران ئەوەمان کردووە کە دابنیشن لەسەر مێزەکانی گفتوگۆ و بە سلمی چارەسەری ئەم بابەتە بکەن. هەموو ژۆکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە جدی بە هیچ شێوەیەک لەگەڵ جارێکی تر دووبارە بوونەوەی شەڕی ناوخۆ نین. بۆیە داوایان لە برایانی پارتی کردووە کە بە زووترین کات مەکتەبی سیاسی هەردوو حەزب دابنیشن و کۆبوونەوە بکەن. خۆشبەختانە برایانی پارتیش وەڵامیان داونەتەوە کە ئامادەی دانیشتنن. ڕێگە چارە زۆرە بۆ حەلبوونی ئەو بابەتە. ئەم بابەتە پێم وابێ دەکرێت زۆر بە ئاسانی تر چارەسەر بکرێت لەوەی کە هاوڵاتیان جارێکی تر ببنەوە قوربانی ئەم کێشەیە. بە بیانی بوونی هێزی پەکەکە لە ناوچانە کە گوایە تورکیا بیانی بەدەستەوەیە کە پەکەکان لەوەیە و خۆیان هەشاردن و چالاکی دەکەن و چالاکیەکانیان مەترسین بۆ سەر تورکیا. بەڵام ئێوە پێشەلکردنی سیادی عێراقا بە هەرچی جۆرێک بێت ئەمە نابێ ڕێگە پێ بدرێت، چکە ئەمە لەباربردن و پێشەلکردنی با بڵێن بەزاندنی سنوورە لە وڵاتێکە بە وڵاتێکی تر. بۆیە وەکو باسم کرد ئێمە لە پەرلەمانی عێراقی دانێ ئەو کارەمان کردووە و بە زوویش بەداخەوە ئێستا بەهۆی نەبوونی حکوومەتی تازە لە عێراقدا ئەمانە ئەم کێشانە تۆزێ کات دەبات. بەڵام ئینشەڵڵا لەگەڵ تەشکیل بوونی کابینێ تازە ئێمە جارێکی تر قسە لەگەڵ حکوومەتی نوێی عێراق دەکەین. بەڕاستی من نازانم هۆکاری جێبەجێ نەکردنی ئەمە چییە، چکە من لە پەرلەمانی هەرێم نیم و لە حکوومەتی هەرێمیش نیم. ئەوەیان باشترە لەگەڵ بەڵێ باشترە لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بابەتە قسەی لەسەر بکرێت. بەڵام وەکو باسم کرد قەیرانە یەک لە دوای یەکەکان ڕەنگە هۆکار بن بۆ جێبەجێ نەکردنی ئەمەش، چکە وەکو باسم کرد عێراق هاوسنوورە لەگەڵ تورکیا، هاوسنوورە لەگەڵ ئێران، هاوسنوورە لەگەڵ سووریا. لەبەرەوە خۆ دەزانی ماوەکانی پێشتر شەڕی داعش هەبوو، بتێ و نەتێوێ ئیلتیزامی دراوسێتی تێ لەگەڵ دەوڵەتانی دراوسێت. کاتێکیش کە شەڕی داعش مەترسیەکی زۆر گەورە بوو، تۆ ناتوانی بەڕاستی زۆرشت هەیە کە زەخت بکەی لە ڕووی سیاسیەوە. بەڵام ئومێد دەکەم ئەم هەموو ناجێگیری سیاسیە، ئەم هەموو ناجێگیری و ئەو هەموو گیرگرت و ئەو هەموو قەیرانانە نەمێنن لەسەر عێراق بۆ ئەوەی بتوانێت تۆزێت تەوازونش بە هەرێمی کوردستان بجێڕێتەوە، چکە چەند خاکی عێراق حکوومەتی عێراق نامستەقر بێت لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی اقتصادیەوە مباشر ئۆتۆماتیکیان کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش دەبێت. پشتگیریمان داوە، بەیانیشمان دەرکردووە، نەک هەر تورکیا داوامان کردووە کە سەرجەم هێزە بیانیەکان لە خاکی عێراق بچنە دەرەوە. ئەوە پشتگیری هەموو پەرلەمانی عێراقا. بەڵام وەکو باسم کرد بەداخەوە ئەو ناجێگیریە سیاسی کە ئێستا لە عێراقدا هەیە، خۆ دەزانی عێراق وڵاتێکی فرە مەزهبە و فرە کلتوریشە، ئەو فرە نەتەوەشە، کورد هەیە، عەرەب هەیە، تورکمان هەیە، یەزیدی هەیە، مەسیحی هەیە، شیعە هەیە، سوننە هەیە، عەرەب هەیە، کورد هەیە. هەموو ئەوانە بەیەکەوە زۆرێک لە جۆرەکان بەعزە جارێک نامستەقر سیاسی دروست دەکات لە عێراقدا. هەموو ئەو کێشانە وا دەکات کە بەعزە جارێک تدەخولی دەرەکی
دروست ببێت لە ناو عراقدا لە بڕیاری سیاسی عراقدا کە ئەمانە هەمویان کاریگەریان وەکو باسم کرد لەسەر هەرێمی کوردستانیش هەیە بۆیە من تەمەنا دەکەم لە زووترین کاتدا کابینەی نوێ حکوومەتی عراقی تەشکیل ببێ هەموو پێکهاتەکان هەموو قوارە سیاسیەکانی عراق و هەرێمی کوردستانیش پشتگیر بن بۆ ئەوەی کابینەیەکی تازە دروست بێ بۆ ئەوەی بتوانین بەرەنگاری هەموو ئەو ئاڵۆزی و کێشە و گرفتە سیاسیانە بینەوە.